سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویست بە یارمەتی ئاڕیانی هاوکارم بە بەرنامێکی تایبەتەوە لە خزمەتی وە ئازیزان. ئازیزان ئەمڕۆ هەینی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکارە. بزوتنەوەی خوێندکاری لە ئێران بە درێژای 70 ساڵی ڕابردوو لە دژی ستەم و سەرەڕۆیی هەردوو دەسەڵاتی سەڵتەنەتی و ئیسلامی خەباتی کردووە. خوێندکارانی خەباتکاری ئێران لە دوای شۆڕشی 57 لە دژی دەسەڵاتی سەرەڕۆ و فاشیستی مەسهەبی دەستیان لە خەبات و تێکۆشان هەڵنەگرت و لە دۆخێکدا کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە بەهۆی سەرکوتی لە ڕادەبەدەر هێشتا بە شێوەیەکی بەربڵاو پێیان نەنابووە ناو مەیدانی خەباتەوە، ئاڵای ناڕەزایەتیان لە دژی زوڵم و ستەم و سەرەڕۆی و بێمافی و پێشێلکردنی کەرامەتی ئینسانی بەرز ڕاگرت و لەم پێناوەدا ڕەنج و ئازارێکی زۆریان تەحەموڵ کردووە. ئەم بزوتنەوەیە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا گەلێک هەوراز و نوشەوی بڕیوە و سەرڕایگیر و گرفت و ئاسەنگەکانی سەرڕێگای ئەمڕۆکە بۆتە یەکێک لە کۆڵەکەکانی بزوتنەوە ئازادی خوازە جەماوەریەکان لە ئێران و بەرەوەوە هەنگاو دەنێت کە لە ڕەوتی گەشەکردن و بەرەو پێشتوونی ئەو بزوتنەوەیەدا ڕۆڵی شیاوی خۆی لە پێناو دابینکردنی ئازادی و عەداڵەت و ژیانێکی ئازاد و بە دوور لە چەوسانەوە و ستەم لەم وڵاتەدا ببینێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کردووە کە بەشداری بەرنامەکەمان بێت. فەرموون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان. هاوڕێ کەریم سڵاو بۆ جەنابت و سپاس کە ئامادە بوویت لە بەرنامەی ڕۆماندا. سڵاو هاوڕێ تالیبجانم، کاتتان باش، هەروەها سڵاو لە هاوڕێیانی پشتی کامێرا و بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش. زۆر سپاس بۆ بەڕێستان. هاوڕە کەریم با لێرەوە دەست پێ بکەم، مێژووی ڕۆژی خوێندکار لە ئێران بۆ کەی دەگەڕێتەوە؟ سەرەتا ئیجازەم بدەن من ئەم ڕۆژە بەرز ڕابگرم 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار، هەروەها ڕێز بگرم لە یادی ئازیزی سەرجەم گیانبەختکردوانی بزوتنەوەی خوێندکاری و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگای ئازادی خۆشبەختی ئینسانەکان. مێژووی ڕۆژی خوێندکار هەروەک لە پێشێچەکەدا بە کورتی ئاماژەتان پێکرد دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 7 لەوە پێشیانی 71 ساڵ لەوە پێش، کاتێک کە خوێندکارانی دانشگای تاران ئەو کات لە ناڕزایەتی بە سەردانی جێگری سەرۆکۆماری ئەو کاتی ئەمریکا ڕیچارد نیکسۆن ئەگەر ئیشتبانەکەم ناڕزایەتیشیان بەڕێخست. ناڕزایەتیەکەش هۆکارەکەی ئەوە بووکە ئەو سەردانە تقریباً چەند مانجێک، یعنی نزیک بە 4 مانگ لە کۆدتای 28 مرداد لە دژی حکوومەتەکەی موسەدق بەڕێوە دەچوو. ئەو کۆدتایە کاتێک کراوە بێستا حکوومەتی موسەدق لە دەسەڵات لاچوو، خوێندکاران و بەعام خەڵکی ئێران زۆر ناڕازی بوون لە هێرانە سەرکاری دەسەڵاتی ڕەزاشا و ئیستیبدادی پاشایەتی. بەو خاترە کاتێکیش ئەو نوێنەرەی ئەمریکایە و جێگری سەرۆکۆماری و کاتی ئەمریکا سەردانی ئێرانی کرد، خوێندکاران بێستا فەزای دانشگایان کرد بە مەیدانێک بۆ ناڕزایەتی دەربڕیندش بەو سەردانە. هۆکاری ئەو کۆدتایش ئەوە بوو، یعنی پێشینەیەکی بوو، دەلیلەکەی ئەوە بوو کە تا بەر لە هاتنە سەرکاری دەسەڵاتی موسەدق تا بەر لە هاتنە سەرکاری بێستا شۆڕشی مەشروتە هەموو ئیمکانات و سەرچاوە و وزە و سروشتەکانی ئێران بە تایبەت لە ژێر اختیاری دەسەڵاتی ئینگلیستاندا بوو و بە تایبەتیش نەوت بەتاڵانیان دەبرد. کاتێک کە شۆڕشی مەشروتە دەستی پێکردووە موسەدق دێتە سەرکار، لەو فاصلێدا نەوت بە میلی دەکا بەئێستا دەسەڵاتی ئینگلیستان و تاڕادەیەکی زۆر ئەمریکاش لە دەستپێڕاگەیشتن بە نەوت کورد دەکاتەوە و ئەوە زۆر بۆ ئینگلیستان و ئەوە گران تاو دەبێت، دوتر بەسیار مەجای تاڵان بڕۆیان لە ئێران نامێنێت. هەر بۆیە دەستی سەرچینی دەکەن بە کۆمەکی
ئینگلیستان و ئەمریکا لە دژی دەسەڵاتی مۆسەددق و دەسەڵاتی مۆسەددق لە 1332دا دەڕوخێنن و بەئێستا دەسەڵاتی پاشایەتی دێنەوە سەرکار. کاتێکیش بێستا ئەو ڕۆژە ئەو جێگرەی سەرۆکۆماری ئەمریکا سەردان دەکاوە لە 16 سەرماوەزدا دانیشگا دەبێتە مەیدانێک بۆ دەربڕینی ناڕزایەتی دژ بەو سەردانە و بەو کەوتیانێ کە لە دژی حکوومەتێکی قانونی بەنسبەت هەموو حکوومەتەکانی دیکە حکوومەتێکی قانونی بوو، حکوومەتێک بوو کە بەڕێی خەڵک بەدەنجی خەڵک هات بۆ سەرکار، کۆمەڵێک فەزای دموکراتیکی بۆ خەڵک کردبوو. ئەوانە دەستکەوت بوونوە لە کاتێک ئەو دەستکەوتانە دەستێنرێنەوە خەڵک تووڕەدەوە بە تایبەتیش خوێندکار بۆ توێژێکی ڕۆشنبیر لە دانیشگا ناڕزایەتیان دەربڕی. لە عەلەیهی ئەو ناڕزایەتیە ئەرتەش یا بڵێن هێزی تایبەتی سەرکوتی ئەو دەسەڵاتی کە بە کودتا هات بۆ سەرکار هێرش دەکاتە سەر خوێندکاران لە دانیشگای تاران و لە ئاکامدا 3 کەس لە خوێندکاران ژیانیان لەدەست دەدەن و بە سەدان کەسیش بریندار دەبن یان دەستگیر دەکرێن. ئەو کەسانە ئەگەر لە یادم بێن ناوەکانیان مستەفا بزورگنیە، ئەحمەد قەنچی و مەهدی شەریعەت ڕەزەوی، ئەو خوێندکارانەی کە بەداخەوە لەو کاتدا گیانیان لەدەستدا. ئیتر بەهۆی ئەو ڕووداوە خوێندکاران چ لە ناوخۆی وڵات و چ لە دەرەوەی وڵاتیش ئەو ڕۆژیان یعنی 16 سەرماوەزیان وەک ڕۆژی خوێندکار ناوزەت کرد. لەو کاتەوە هەتا ئێستاش هەموو ساڵێک بە شێوازی جۆراوجۆر بەو بۆنەیەوە ڕێوڕسم و مراسم و بۆنەی جۆراوجۆر بەڕێوەدەچێ و ڕێز لەو ڕۆژە دەگیرێت. مەڵێ زۆر سپاس هاوڕە کەریم. ناوەندەکانی خوێندن و بەتایبەت زانکۆکان لە دوای شۆڕشی 57 لە زومرێ و بەشانە بوون کە زۆر زوو کەوتە بەر هێرشی ڕژیمی کۆنەپەرستی تازە بەدەسەڵات گەیشتوو. بەڕایەوە هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە هەروەکو بە کورتی باسم کرد توێژی خوێندکار توێژێکی لاوی ڕۆشنبیری ناو کۆمەلگایە. هەروەک لە سەردەمی حکوومەتی پاشایەتیدا بەئێستا توێژێکی خەباتکار بوو، توێژێک بوو کە و بەتایبەت ئەو گەرایشی چەپ و کۆمونیستی کە ئەو دەم دەور و نەخشێکی ێزگار زۆریان بوو لە دانیشگاکان و لە خەبات لە دژی دەسەڵاتی پاشایەتی و استیبداد و سەرڕۆی پاشایەتی. کاتێکیش کە شۆڕش دەکرێت دیارە خۆ ئەمانە هەمووی دەستی دەرەکی لە پشتانی ئەو کاتیش کە شۆڕشی بەئێستا 57 دەکرێت بۆ ئەوەی کە خودی شۆڕشەکە شۆڕشێکی تاڕادەیەکی زۆر دەور و نەخشی چەپ تێدا بەرجەستە بوو. خەڵک بە ئاواتی گەیشتن بە ژیانێکی باشتر، ئاواتی گەیشتن بە ئازادی، بەرابەری، یەکسانی، بۆ ئەو مەبەستانە خەڵکژانە سەر شەقام و نفرەت و بێزاریان بوو لە دەسەڵات و سەرڕۆی پاشایەتی. بەڵام زل هێزەکان و بەتایبەت لەسەر و هەمویانەوە ئەمریکا و ئینگلیستان وشتە ئەو کاتیش ینی جیاواز لەو کات کە بێستا مێژوەکەیمان باس کرد کودتا دەکەن لە دژی مۆسەددق لە سەردەمی بێستا ئەو شۆڕش 57دا بۆ ئەوەی کە بەرەی چەپ یا ئەو بیرۆکەی چەپ زاڵ نەبێ بەسەر ئاخێزەکەدا بەسەر شۆڕشەکەدا و لە نەتیجەدا دەسەڵاتێک نێتە سەر کارکەویشت و خواستی خەڵکە و بەرژەوەندی زلهێزەکان و لەسەروی هەمویانەوە ئەمریکا وشتە بکەوێتە خەتەرەوە. ئەو کاتیش بۆ دروستکردنی جۆرێک پشتوانەیەکی سەوز لە دەوری بەئێستا ئەو شتێککە ئەو سەردەم ناوی بەئێستا یەکێتی سۆڤیەت ناویان دەبرد و هێژمۆنی چەپ و کۆمۆنیست کە بێستا ئەو سەردەمە فەزا و جەوی منتەقە لەژێر هەژمۆنی بێستا دوای ئینقلابی ئۆکتۆبری شۆڕەوی و بدواتریشیدا بێستا ئەو جەوە بوو کە لە شۆڕەویدا زاڵ بوو. یعنی بۆ ئەوەی کە ئەو فەزایە لە ئێراندا نێتە سەرکار هاتن پشتگیری دەسەڵاتێک یا هێز و ڕەوتێکی کۆنەپەرستی وەکو ڕەوتی ئیسلامی شیعەیان کرد بە ڕێبەرایەتی خۆمەینی. هەر بۆیە ئەو شۆڕشەی 57 لەو کاتەدا بەلاڕێدا بردرا، یعنی بە ئاکام و بە سەرنجامی خۆی نەگەی. لە نیوەیدا جۆرێک بە ئاراستەیەکی دیکەیدا دەبن لە دەست خەڵکی دەردێنن و سوڵتەیەکی بە سەدا زاڵ دەکەن کە کۆنەپەرستە کە
ئیتر دوور لە ویست و چاوەڕوانی خەڵکە. هەر بۆیە بە مەحزیەوەی کە ئەو دەسەڵاتی دێتە سەرکار بە تایبەت توێژی خوێندکار لە دوای ئەو شۆڕشە، ینی دوای هاتنە سەرکاری دەسەڵاتی ئیسلامیش بەبێ هیچ تەردیدێک لە دژی ئەو سوڵتەیەش، لە دژی ئەو ئیستبداد و سەر ڕۆی مەزهەبیەش دەست دەکەنەوە بە خەبات و ناڕزایەتی و جم و جۆڵ لە ناو دانیشگاکان. هەر بۆیە بە مەحزیەوەی کە دەسەڵاتی ئیسلامی لە ئێران جێگیر دەبێت، یەکەم یان لە یەکەم شوێنەکانەکە بڵێن یەکەم شوێن شاید بڵێن لە بەشێک کۆمەلگای یەکەم بەشی کۆمەلگا بەشی ژنان بوو کە لەلایەن کۆماری ئیسلامی و هێرشیان کرا سەر، بەڵام بە دوای ئەوەدا بێستا ئەو کانونەکانی فەرهەنگی خوێندکاری ناوەندەکانی خوێندن و بە تایبەت زانکۆکان کرایە ئامانجی هێرشی کۆماری ئیسلامی و لە هێرشێکدا کاتێکە سوڵتەی بەسەردا زاڵ دەکات بۆ ماوەی 3 ساڵ 2 ساڵ و نزیک بە 3 ساڵ ئەڵبەتە زانکۆکان دادەخات بە ناوی ئینقلابی فەرهەنگی. زۆربەی بێستا ئوستادانی دانیشگا و مامۆستایانی ئەو کات دوور دەخاتەوە، ناوەڕۆکی خوێندن و زانکۆکان وەکو بەویستی خۆیان دادەڕێژنەوە، تەرەح دەکەنەوە و دوای 3 ساڵ کە زانکۆکان وەڕێدەخەنەوە ئەو کاتی تر زانکۆ بە تایبەت لەژێر سەیتەرەی ئەو هێژمونی بێستە کۆنەپەرستی و مەزهەبیەدایە و هەم ناوەڕۆکی هەم ئەو مامۆستانی کە تێیدا بێستا دامبزراون ئێستخدام کراون بۆ دەرزوتنەوە، ئیتر جۆرێک لە بێستا ئەو حرەکەتی ڕۆشنبیری و ئەو توێژە ڕۆشنبیری کولەن پاکسازی دەکەن، کولەن دەریان دەکەن یا دەیانگرن یا بە جۆرێک ناچاریان دەکەن کە ئێران بەجێ بێڵن یا زۆریان دەست بەسەر و لە خوێندن و لە دانیشگاوشتە دووریان دەخەنەوە. ئەوە یعنی هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ڕژیم هەر لە ئەوڵەکانەوە پایی دەسەڵاتی خۆی محکەم بکاوە، ئەگەر ئاسەوارێک لە بزوتنەوەیشی ڕۆشنبیری و بەتایبەت لە ناو توێژی خوێندکاردا ما بێت ئەوانە ڕیشەک بکەن بکات، هەروەکو سەرکوتی لە سەفحی بەرینی کۆمەلگادا دەست پێ کرد بوو، لە هەموو بوارەکاندا کۆمەلگای سەرکوت کردبوو و دەسەڵاتی کۆنەپەرستی خۆی بزاڵ کرد بوو، دانیشگاش عینەن ئەوەی کردووە بە تایبەت لە دانیشگاوە لەو لاشەوە لە ژنان هەروەکوتمان وەکو نیوەی کۆمەلگا کە ئەوەڵ پلاماری بردە سەریان و بە سەپاندنی حجابی زۆرملی و مەحدودکردنەوەیان و دوورخستنەوەیان لە کاروباری کۆمەڵایەتی و تەلاشکردن بۆ ناردنەوە ماڵەوەیان، لە عینی حاڵیدا لە زانکۆکانیش لەژێر ناوی ئینقلابی فەرهەنگیدا هێرشێکی زۆر گوستاخانەیان کردە سەر خوێندکاران و هەر ئەو کاتیش بەشێکی زۆریان زۆر بەداخەوە هەم گیانیان لەدەستدا لەو هێرشانەدا، زۆریان گیران، زۆریان ناچار بە تەرکی وڵات بوون و ئێرانیان بەجێ هێشت و دانیشگا بۆ ماوەیەکی زۆر کەوتە ژێر سەیتەرەی ئەو ڕەوتە کۆنەپەرست و تازە بە دەسەڵات گەیشتووە. هاوڕێکەریم بابەتێکی لێرە هەم من لە پێشێکیەکەدا ئیشارەیەکم پێکرد و هەم جەنابیش لە قسەکاندا ئاماژەت پێدا، بزوتنەوەی خوێندکاری لە ماوەی زیاتر لە 14 ڕابردوودا هەوراز و نوشێوی زۆری تێپەڕ کردووە. بۆمان باسکەی کە بەرچاوترین ئاستەنگەکانی سەر ڕێگای بزوتنەوەی خوێندکاری لە ئێران چی بوون؟ پێم وایە هەر لەو پرسیاری پێشوودا بەشێکی ئیشارەمان پێکرد کە هەر لە یەکەم سەرەتاکانی هاتنە سەرکاری ڕژیمی خۆمەیدانی جیاواز لەو مێژووەی کە بەر لە شۆڕشی 57 و لەسەر دەبرانی بێستا دەسەڵاتی پاشایەتیدا و نمونونەکەیمان باس کرد 16 ئازەر یەکێکرد لەو نمونانی کە بێستا خوێندکاران و بزوتنەوەی خوێندکاری تێدا سەرکوت دەکرێت و یا بە خوێن دەچێت و بە خەڵتانی خوێن دەکرێت. لە دوای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیش یەکێک لەو توێژانەی کە دەکەوێتە بەر پلامار و هێرشی بێستا دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی توێژی خوێندکار و بە تایبەت زانکۆکان و لە ناویشاندا ئەو بێستا ڕەوت یا بزوتنەوەی خوێندکاریە. ئەو سەردەمەکە باسمان کرد دوای 2-3 ساڵ داخستن یا تاتیرکردنی زانکۆکان و دوورخستنەوەی زۆری لە خوێندکارانی ئازادی خواز چەپ و کۆمۆنیست لە زانکۆکان،
ئاستەنجێک کە لەو سەردەمەدانی گەورەترین ئاستەنکە بۆ بزوتنەوەی خوێندکاری دروست بوو ئەوە بوو کە بۆ ماوەیەکی نزیک بە زیاتر لە یەک دەیە 12-13 ساڵ زانکۆ یا کولەن خوێندکارەکان کەوتنە ژێر هەژمونی ئەو دەسەڵاتەوە بەتایبەت لەو دەسەڵاتەدا بەرەیەک بەناو بەرەی ڕێفۆرمخواست یا ئیسلاحات و لەوێژدا بەئێستا لایەنی ڕێفۆرمخواز و ڕەوتێک بە ناوی ئەو کات ئەگەر ئیشتیوانەکەم تەحکیمی وەحدەتیەکان ناوێن دەبردن. یعنی بۆ ماوەی زیاتر لە دەیەک دانیشتوەکان خوێندکاران یا بزوتنەوەی خوێندکاری بەتایبەت لە ناو دانیشگاکاندا لە ژێر سەیتەرە و هەژمونی ئەو لایەنانەدا بوون. بەڵام لە دەی بێستا دەی هەفتاکان بەولاوە بەتایبەت لە 1970دا دووبارە سەر لە نوێ جارێکی دیکە شاهیدی ڕووداوێکی دیکە دەبین. دووبارە شایدی سەرکوت و هێرشێکی دیکە بۆ سەر خوێندکاران دەبین. ئەڵبەتە لە ئەو سەردەمدا ئەو کات بێستا لە ناو خوێندکاراندا وتم بە دەلیلی ئەوەی کە زیاتر ڕێفۆرمخوازەکان زاڵ بوون و هەیمنە و هەژمونی ڕێفۆرمخوازەکان ناو خوێندکاراندا زاڵ بوون. بەڵام لە دەیەی هەفتا بەولاوە بۆ 1970دا هەندێک گۆڤار و بێستا نووسراوە و وێبلاجی سەر بە ڕەوتی چەپ لە ناو دانیشگاکاندا دەستی پێکرد بوو جموجۆڵە کەوت بۆ ناو خوێندکارانی بەرەی چەپ بەتایبەت هەر بۆیە لەو سەردەمەدا بۆ مەحدودکردنەوەیان یا بۆ پێشگرتنی ئەو ڕەوتی چەپ و کۆمۆنیست لە ناو جەریانی دانیشتوویدا گۆڤارێکیان بوو بە ناوی گۆڤاری سەلام. ئەو گۆڤارە دادەخرێت. ئەو کات لە ناڕزایەتی بە داخرانی ئەو گۆڤارە لە زانکۆی تاران جۆرێک ئەحساب دەکەن، مانگرتن دەکەن، ناڕزایەتی دەردەبڕن لە سەحنی دانیشگاداوە بۆ پێشگرتن بەو ناڕزایەتیە بۆی کە پەرە نەستێنێ ئەو ناڕزایەتیە. ئەو بێسات بە هاوکاری سپای پاسداران و خودی دەسەڵاتی ڕێفۆرمخوازان ئەو کات کە لەسەر کار بوون هێرشێکی زۆر جنایەتکارانە و وەحشیانەیان کردە سەر دانیشتووەکان سەر خوێندکارانی مانگرتوو. لەو کاتدا ئەدەیەکی زۆریان کوشتن، ئەدەیەکی زۆریان بریندار کردن، زۆر شکنجە و ئازار و ئیتر سەحنەیەکی زۆر ناگوار لەسەر و زۆر ڕۆشتون. لەو کاتەشدا ئیتر بۆ ماوەیەکی چەند ساڵێک بۆ دەورەیەک دوای ئەو هێرشە بێستا ڕەوتی چەپ لە ناو دانیشگاداوە بزوتنەوەی چەپ بە شێوەیەکی گشتی لەو حاڵەتی ئازادی خوازی یەکسانی تەڵەبی یعنی ئەو خواستە گشتیانە دوور خرایەوە، مەحدود کرایەوە و ئەگەریش هەندێک جموجۆڵە لە ناو دانیشگادا مابوو لە هەوڵ و هەوشی متالباتێکی تەنیا سنفیدا بەسەریان دەبرد. ئەمە خۆی مەحدودکردنەوەی بوو، ئەمە خۆی ئاستەنجێک بوو بۆی کە ئەو بزوتنەوەی لە شوێنێکدا پێشی پێبژیرێت و نێڕن گەشە بکات. لە مەقتەیەکدا بەتایبەت لە دەیەی هەشتا و لە وەسەتەکانی دەیەی هەشتا و پێنج بۆ لای 98دا بەتایبەت لە کاتێکدا کە ئەحمەدی نەژاد دێت سەرکار ئەو کاتی تر هێرش بۆ سەر زانکۆکان بزوتنەوەی خوێندکاری لە دانیشگاکان و بەتایبەت ڕەوتی چەپی ناو ئەو بزوتنەوەیە دەستی پێکرد. لە 85 بەولاوە ئیتر لە 88دا کاتێکە لە دەورەی دووەمی انتخاباتی ئەحمەدی نەژاددا ڕووداوێک دێتە ئارا و ڕووداوێت تاوەشت بێستا ئەو تەقەلب لە هەڵبژاردنشتدا و ڕووداوێکی ناڕزایەتیشی بەرینی کۆمەڵایەتی دێتە ئاراوە. لەو ڕەوتەدا ئەوەی کە دوای بێستا سەرکوتی جەماوەر و لە ئاستێکی بەربڵاودا ڕوویدا زۆرترین زیانی بەرکەوت بزوتنەوەی خوێندکاری بوو لەو سەردەمەدا. زۆرترین خوێندکار لەو کاتەداوە لە سەردەمی دەورەی پێشووی ئەحمەدی نەژاد و لەو دەورەیەشدا جیران لە خوێندن دوورخرانەوە یا هەڵپە سێزران یا زۆریان ئەو کات بە ناوی ئەستێردارکردن ئەستێردار کرد و مۆرچی بێستا مجرم بوون یان پێوە چەسپاندن لە خوێندن بۆ ماوەیەکی زۆر هەڵیان پەساردن
زۆریان بۆ ماوەی درێژ ماوە زیندانی کران، زۆریان بۆ هەمیشە لە خوێندن دوور خرانەوە، زۆریشیان بۆ ماوەی کاتی و دوای پرۆسەیەک ئەو دەم بە پەروەندەکانیانە چوونەوە یا ئەگەر ئیزنی چوونەوە وێستا درێژدان بە خوێندنیان پێدا بێتن. لەو مەقتەعانەدا وێستا ئاستەنجی گەورە ئەگەر باس بکەین ئەو چەند قۆناغە بوون کە لە بەردەم بزوتنەوەی خوێندکاریدا ئەوە بە مەبەستیش بە ئاستەنجیان بۆ دروست بووە بۆی کە بەر بە ئەو وێستا هەژبوونی و بەرەو پێشچوونی بیرۆکەی چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازی بە تایبەت لەناو بزوتنەوەی دانیشتوویدا بگیرێت. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت هاوڕێکەریم بەحسمان لە مێژووی ئەم ڕۆژە کرد باسمان لە هۆکارەکانی وەی کە هۆکاری سەرکوتکردنەکانی ئەمان هەیە باسێک لە ئێستای بکەین جێگە و پێگەی ئێستای ئەم بزوتنەوەیە لەناو خەبات و ناڕزایەتی کۆمەڵانی خەڵکدا چۆن هەڵدەسەنگێنی و ئەوەشمان بۆ باس بکەی کە ئەرکی سەرشانی هەڵسۆڕاوانی خوێندکاری و بە تایبەت خوێندکارانی پێشڕەوە سوسیالیست لەم خۆناغاستیارەدا چیە؟ جێگە و پێگەی خوێندکاران و بە تایبەت خوێندکارانی چەپ و سۆسیالیست هەر لەو مێژوەدا بە تایبەت لەو 36 ساڵی دواتردا دوای ڕاپەڕینی 57دا کە باسی بکەین بەهۆی ئەوەی کە دەور و نەخشێکی خەواتکارانە و لە جەهەتی خزمەت بە شۆڕشی بێستا خەڵکدا بووە دەوریان جێراوە چون لە ڕوانگەی زۆربەی هەر زۆری خەڵکو و لەوانە خودی بزوتنەوەی خوێندکاریشەوە شۆڕشی 57 کاتێک بەلارەداچوو بەسەرکەوتن نەگەیشت بوو بۆیە لە درێژەی ئەو شۆڕشەدا هەم لە زانکۆکان و هەم بە شێوەی جۆرا و جۆر لە شەقام و لەناو کۆمەلگاشدا ئەو ناڕزایەتیانە لە دژی ئەو دەسەڵاتە درێژەی پەیدا کرد بە تایبەت دەسەڵاتی کۆماری ئیسلامی و لەو ناوەشدا خودی بزوتنەوەی خوێندکاری و خوێندکار بە تایبەت دەور و نەخشێکی زۆر پێشڕەوانەیان بوو ئەم دەور و نەخشە وای کرد کە هەر لە سەرەتاکانەوە ئەو بزوتنەوەی خوێندکاری لەناو خەڵکدا بزوتنەوەیکی خۆشەویست و خاوەن جێگە و پێگە و خاوەن ئیعتیبار بێت بەو ئیعتیبارە پێگەیەکی کۆمەڵایەتیان لەناو کۆمەلگادا بەدەستهێنا بوو لە تووری ئەو ماوەیەدا ئەگەرچی هەر بۆ کوتمان لەو هەندێک قۆناغدا سەرکوت دەکران بۆ ماوەیەکی زۆر بێدەنگ دەکران زیموزۆری خوێندکاری دانیشتووەکان بە تەواوی خامۆش دەبوو بەڵام لە کاتێکا کە سەریان هەڵدەداوە لە کاتێکا کە دەبوژانەوە بەهۆی ئەو مەحبوبیەت و جێگە و پێگە کۆمەڵایەتیان زۆر زوو دەیانتوانی لە سەر ڕەوتی ڕووداوەکان چ ناڕزایەتیەکان و بە تایبەتیش لە چەند خۆناغی دیاریکراودا لە ناڕزایەتیەکانی ساڵی 1970 لە ساڵی 1970 ساڵی 96 98 یعنی لەو چەند خۆناغەدا کە ئێمە شاهیدی ئاخێزی زۆر بەربڵاوی جەماوەری بووین دەوری خوێندکار لەو سەردەماندا ئێزگار بەرچاو بووە و خۆی ئەو ڕۆڵانەیە ئەو دەور و نەخشەکە خوێندکار و بە تایبەت بەرەی چەپ لەو ناڕزایەتیانەدا لە خۆیان نیشانەدا ئەم هێزەیە ئەم ڕەوتە ئەو بزوتنەوەی کردووە بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی خۆشەویست و خاوەن جێگە و پێگەی ناو کۆمەلگادا هەتا ئێستاشی لەگەڵ بێەوە بە تایبەت لە ناڕزایەتیەکانی 96 بەو لاوە کاتێک لە 96 ئەو دروشمی ئوسولگەرا ئیسلاح تەڵەب ئوسولگەرایەتی تەواو ماجرا یعنی لەوێدا منظورم وای ئەوە بەشێک لە خۆناغێک بوو کە بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی خوێندکاری بێستا ئەو دابڕانێکی بەتاو معنایان لەژێر هاتنە دەرێ لەژێر هەژمونی ڕفۆرمخواز و هەموو لایەنە کۆنەپەرستانەکانی دیکەوە جۆرێک ئیستیقلالێک وەردەگرێت بزوتنەوەی چەپ یا بەرەی چەپی خوێندکاری و لە 98دا دەوردەگێڕێت بێستا 1401 و لە ئاخێزی ژینادا دەوری بەرچاو دەگێڕێت پێ بە پێی کۆمەڵانی خەڵک و توێژی زەحمەت چێش کە ڕۆڵی سەرشی دەبین لەو ناڕزایەتیانەدا ئەوانیش گیانبازی دەکەن فیداکاری دەکەن و بەشێکی بەرچاو لەو کەسانی کە گیانیان بەختکرد زۆر بەداخەوە لە بزوتنەوەی خوێندکاری بوون بۆیە بەو ئێتبارە بزوتنەوەی خوێندکاری جێگە و پێگەیەکی بەرچاویان بووە لە میژووی ئەو زیاتر لە چواردەیەدا و هەتا ئێستاشی لەگەڵ دابێت ڕۆڵی بەرچاویان گێڕاوە
بە تایبەت یەکێک لەو حوسنانە یا بێستا لەو تایبەتمەندیانەی کە بزوتنەوەی خوێندکاری خۆشەویست کردووە یا کردوویە بە هێزیش کۆمەڵایەتی ئەوە بووکە بەردەوام هەوڵی داوە خەباتی خۆی جیاوازەوەی کە بۆ خۆی خەباتێکی سنفی کردووە ویست و داواکاریشی سنفی بووە لە هەمان کاتدا نوێنەرایەتی ویست و داواکاری کۆمەڵانی خەڵکیش بکات و بە تایبەت لەو ناوەدا خەباتی خۆی بە خەباتی ژنانەوە بزوتنەوەی ژنانەوە بەردەوام گرێداوە بەردەوام لە پەناو شان بەشان و بێستا هاوهەنگاو لەگەڵ بزوتنەوەی کرێکاری بە تایبەت لە هەشتاکان بەم لاوە کە بزوتنەوەی کرێکاری جموجۆڵ و گەشەیەک بەخۆیەوە دەبینێ بزوتەوەی خوێندکاری و ئەو قشرێکە بەستا منداڵی زەحمەت چێش و لەو توێژی کرێکار و زەحمەت چێشن لە ناو دانشگادا گەلێک جار شاهدی ئەو دروشمانە بووین کە ئێمە مناڵی کرێکارین و لە پەنای بێستا بزوتەوەی زەحمەت شان و کرێکاران داین یعنی دانشگا و خوێندکار و بێستا ناڕزایەتەکانی دەرەوە بزوتەوەی کرێکاری جیاوازیشیان نییە. ئەو ڕۆڵی کە ئەوان لەو پێناوەدا دیتویانە ڕۆڵێکی هەم بێستا لێک هەڵپێکران ڕێکخستن لێک نزیکردنەوەی بزوتنەوەکان بووە و هەم لە هەمان حاڵدا ڕۆشنگەری و ئاگاهگەری و شاریدان بە کۆمەڵگا و چاوەڕێژ دەکرێت ئەو ئەرکەی کرد لەم قۆناغەدا و لەوە بۆ لاوە دەکەوێت سەرشانی بە تایبەت قۆناغی هەستیاری ئێستا ئەوەیە کە ئەو دەور و نەخشەی کە تا ئێستا بینیوێتی زیاتر وەکو ئەرشیشی سەرشانی خۆی پێی هەڵبستێت زیاتر ببێتە بێستا هەوێنی لێک نزیکردنەوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەوانە بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاران بزوتنەوەی ژینگە پارێزان کرێکاران لە ناوەندە پیشەی و سەنعەتیەکان بزوتنەوەی ژنان لە پێناو حجابی ئیجباری و ویستەکانی دیکەی داوەکو توێژێکی سەرکوت کرا و ستەمدیتوو لە ناو کۆمەلگادا وە سایری زۆربەی بێستا بزوتنەوەکانی دیکەی لەوانە هەتا بزوتنەوەی نەتەوەیەکان کە خواسێکی صرف جیاوازدا متالباتێکی ڕۆژمەڕەی ژیان و گوزەران و وەکو هەمووشی توێژەکانی دیکە خواستێکی نەتەوەیش لە ناو پێستا نەتەوە جۆرە جۆرەکاندا هەیە ئەوانش بزوتنەوەیشی دیاریکراون بەرهەقن و بزوتنەوەی خوێندکاری بۆی هەیە کە نوێنەرایەتیان بکاوە ئەو بزوتنەوانە لە یەک هەڵپێچێەوە ئەو ڕۆڵەی کە لە تووری مێژوودا خوێندکار بە تایبەت بزوتنەوەی خوێندکاری چەپ و سۆسیالیست بینیوێتی ئێستاش ئەو ڕۆڵە ئەستۆ بگرێەوە ڕێبەرایەتی ئەو ڕەوتەی ئێستا و درێژەی شۆڕشی ژنژیان ئازادی بە تایبەت ئێستا کە لە هەموو شکل و شێوازێکیدا دەیبینین کە بەردەوامە و بەرەو پێش دەچێت ئەو ڕۆڵە بەرچاوە لەو خۆناغەدا بجێڕێەوە دەور و نەخشی مێژووی خۆی لەو پێناوەدا ئیفا بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێکەریم ئەگەر من پرسیارەکەم نەماوەگەل لە کۆتاییدا قسێکی تایبەتیتان ببێ قسێکی نەوتراویان پەیامێک فەرمون. زۆر سپاس پێم وایە ئەوەی کە پێویست بوو باس کرا زۆر سپاس بۆ دەرفەتە و هەروەها جارێکی دیکەش بێڕایی بەهێزراگرتنی ئەم ڕۆژە سەری ڕێز و نەوازیدا دەنوێنین بۆ قوربانیانی بزوتنەوەی خوێندکاری و سەرجەم بزوتنەوە ئازادی خوازەکانی دیکەی کۆمەڵانی خەڵکی ئێران ئێوەش ماندوونە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ قسە و باسە جوانەکانتان. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان. زۆر سپاس کە تا کۆتایی بینەرم و بیسەرمان بوون. تا بەرنامێکی تایبەتی تر ماڵاوە.